خۆت مەخەڵەتێنە کوری ئامان بە قسەی مامۆستای ئاینی مەکاڵێ موسڵمانی کە نوێژ ئەەکەی بە ئەڵڵا ڕاستت لەگەڵ ناکە بە ئەڵڵا ئەگەر ڕاستەکە لە ژن خۆی ئەدا لەبەر نوێژ لە مناڵی ئەدا لەبەر نوێژێکی ناڕوا بە جەماعەت نەبێ خواگەر بۆ مەعاشەکەشی بێ ئەی خێرە بە تووەڵی احتیادێت و موسڵمانی بڵێ مامۆستا مادام نوێژنەکەر موسڵمانە وەرە ئەم مانگە بە یەکەوە ئۆفیەکەی نوێژ ناکەی یەکمان کاکە سێ ڕۆژ نوێژ مەکە مامۆستا بزار بە قسەت ئەکا تۆ یەک گەنج خۆت گۆڕێ و تیشێتێکی قۆڵکڵ و کەمالەت سامی و ئەڕۆی دەڕێ و ناو مەتارە وەڵا بابە هیچ لەگەڵ ئیتاڵیەک و فەڕەنسیەکە فەرق نییە ڕیشە تاشیوتە قژە جوان وەکەودات هێناوە قۆز باڵا بەرز وەڵا باوکم شک ناکەن موسڵمانی بەڵام کات نوێژ هات ئەگەر چوویتە لای پایەکەوە هەر بە پێڵاوەکان خۆتەوتت ئەڵڵاهو ئەکبەر ئەڵێن ئەمە موسڵمانە بۆیە تەنها نوێژە ئێمە هەمومان کۆکاتەوە والله إني لك ناصح أمين والله نصيحة كاريكي بوجدانم بسوزم بود نوش كردن هيك اللي أنا أقريكاك أول ما يحاسب به العبد يوم القيامة صلاته في غمري أكرم عليه الصلاة والسلام أفرميت هركس يكلئيوة للروج قيامتها طبعا لدواء لا إله إلا الله فيربوني شفرو أو دانو كودانيك لا إله إلا الله يتيسر كوتو بيت لدواي أوا يكمشد أول ما يحاسب به العبد أو بنديك وها أمره على من بندي الله لروج قيامت سرتاي هموشتيك لن يجكته فرسيارد ليك ريبرزك بويا نشاني إيمان دار بريتية لأهلي نيش وأو كسشي كنيجنك في غمري أكرم عليه الصلاة والسلام أفرميه بين الرجل وبين الشرك والكفر ترك الصلاة لبيني شرك وكفر إنسانك يعني بياو أقر رايقري إنسانك راقري لبيني أو ديوارك هيك أتيت أو ديوة وبي أو تري شرك وكفر أو يجبريتيا لوازينان لنيوش شكون بريزان نيوش يكيك لكولك كاني دين شكون بيغمري أكرم عليه الصلاة والسلام أفرمي رأس الأمر الإسلام يما بتشي دينا ناو إسلام کەسێک دێ بۆ ئێرە یەکسەر ئەڵێن ئەرە تو ملیۆنێ پاوەنت هەیە تو زەکاتت داوە یەکسەر لە کورە وەڵا ئەمانە قۆڵ بڕن داوای پاراکەن وانە کەسێ بێ بۆ مزگەوت بڵێ I want to be Muslim پێی بڵێن کاکەوە تو باشە دووسێ خانوتێت زەکاتت داوە تا ئیستا بۆیە پێغەمەری ئەکرەم عەلەیهی الصەلاة وەسەلام معاذ ئەنێرێ بۆ یەمەن ئەفەرمێ یەکەم شت باسی تەوحیدیان بۆ بکە زانیت لە تەوحیدا دامەزراون نوێژ پاشان لە زەکاتەکەیە لیان وەرگرە لە دەوڵەمەندەکانیان بیدەرەوە بە فەقیرەکانیان وەکو ئەو کەسەی کە حورمەتی خۆی ناگرێ خوشکەکەی زەکات و سەدەقەی فێشێ نایداتێ مامۆسای ئاینیە بێ لە خۆی وەرگرێ بڵێ ها ئەوەی دەمەوە خوشکەکەی خۆت لەبەرەوەی تۆ ئەم ماڵە هی تووە ئەڵڵا پێی داوی ئێمە کەسێ بێ بێتە موسڵمانە بێ فێر شەهادەی کەین وانە دوای شەهادا بێ بێن فێری نوێژی کەین ئەگەر یەکسەر داوای پارەمان لێ کرد ئەها بزانە پێغەمەری ئەکرەم عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمێ رأس الأمر الإسلام إن الدين عند الله الإسلام ئەم دینە بریتیە لە ئیسلام بەڕێزان ئێمە ئەبێ خەڵکی بانکەین بۆ ئیسلام ئەبێ خەڵکی بکەینە موسڵمان بۆیە سەری هەموو دەواکە کە ئێمە دەردەدارین بریتیە لە ئیسلام بەڵام ئەمڕۆ خەڵکی شەڕ بۆ ئیسلام ناکە شەڕ بۆ حەزب و گروپ و لایەنەکەی خۆی ئەکا خۆی بە ئیسلامەوە جوان ئەکا نەمامێکی ناشتووە لە ناو ئیسلامە ئەڵێ وەرن شوێن من کەون نەمامەکەی من لە ئیسلام جوانترە بە زمانی حاڵی بۆیە بەڕێزان و پێغەمەری ئەکرەم عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ وعەموودوه الصەلاة کۆڵەکەی ئەو ئیسلامە بریتیە لە نوێژ بۆیە ئەگەر بیر یەکەم فەرموودە بکەیتەوە بۆتانم باس کرد پێغەمەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ لە بەینی ئینسان و کوفر و شیرکا بریتیە لە نوێژ بۆ ئێستا ڕەنگە ئەگەر من ئاوا بچم بۆ مەتارێک کە ئاوا چوومەوە بە جل کوردی و بە شەواڵکوڵ و بە ڕیشە و وەڵڵی باوکم بە دوای کەسێکا بگەڕێن موسڵمان بێ بیگرن یەکەم کەسە بێ من بگیرێم بەڵام تۆ یەک قۆز خۆت گۆڕێ و تیشێرتێکی کریستیان ڕۆناڵدۆ ها لەبەرتا کورە نازام میسیت خۆشوێت دەتاواکەم لەخوا مانەت خۆش نوێت چکۆمەوەش بەشێکە لەوە لە ئەوبەرا هەر سەیری کەوە الحەمیلە والبیغارە لتەرکەبوها وەزینە چۆن کەر و قاتل فەرژینێ قایم بێ لە ڕووتان سیارەی ئاخر مۆدیل سەرەکەون جوانە هەر باوە بای شان سەیری کەیت و نەک خۆشت بوێ هەر وەکو شتێکی تەرفیهی بێ لەلات تۆ یەک گەنج قۆز خۆت گۆڕێ و تیشێرتێکی قۆڵکڵ و کەمالەت سامی و ئەڕۆی تەڕێ و ناو مەتارە وەڵا بابە هیچ لەگەڵ ئیتاڵیەک و فەڕەنسیەکە فەرق نییە ڕیشە تاشیوتە قژە جوان وەکەودات هێناوە قۆز باڵا بەرز
وەڵا باوکم شک ناکەن مسلمانی بەڵام کات نوێژ هات ئەگەر چوویتە لای پایەکەوە هەر بە پێڵاوەکان خۆتەوتت ئەڵڵاهو ئەکبەر ئەڵێن ئەمە مسلمانە. بۆیە تەنها نوێژە ئێمە هەمومان کۆکاتەوە. ئەگەر لە دوای لا إله إلا الله الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم بەپێوە نوێژکە ناتوانی بەدانشتن ناتوانی پاڵکەوە نەتوانی دەست نوێژیش بگری هەر لەبان دۆشەکەی خۆت ئاوا ئەەکەی وەکو ئەوەی کە تەیەموم کە ئەگەبزای ماڵ و مناڵت دەست نوێژت پێ هەڵناگرن و وەکو پێویست بوویتە ئەزیەت بۆیان ئەتوانی تەیەموم کەی هەر بە پاڵکەوتنەوە دەموچاوت ڕوو بکەیتە قیبلە و نوێژەکەت کەی ئەڵڵا ئاوا لێت وەرئەگرێت. بەڵام ئەگەر دەوڵەمەند بووی ئەبێت زەکات بدەی کاکە پارەت نییە بۆ زەکاتە دەی پارەت نییە بۆ ڕۆی بۆ حەج بە قەرز پارەت نییە ناتوانی بە ڕۆژووبی نە ڕۆژوو بگرە نە فیدیەکەشی بدە. بەڵام نوێژ نەکردنی نییە بەڕێزان خۆت مەخەڵەتێنە کورە ئامان بە قسەی مامۆستای ئاینی مەکاڵێ مسلمانی کە نوێژ ئەەکەی بە ئەڵڵا ڕاست لەگەڵ ناکە بە ئەڵڵا ئەگەر ڕاستەکە لە ژن خۆی ئەدا لەبەر نوێژ لە مناڵی ئەدا لەبەر نوێژ نوێژێکی ناڕوا بە جەماعەت نەبێ خۆگەر بۆ مەعاشەکەشی بێ ئەی خێرە بە تۆ ئەڵێ احتیادێت و مسلمانی بڵێ مامۆستا مادام نوێژنەکەر مسلمانە وەرە ئەم مانگە بە یەکەوە ئۆفیەکەین نوێژ ناکەین یەکمان کاکە 3 ڕۆژ نوێژ مەکە مامۆستا بزا بە قسەت ئەکا. بەڵام بەڕێز دەکەم وەڵڵاهی کورد قسەیە جوانی ئەڵێ دۆستم ئەو کەسەیە بمگرێنێ والله إني لك ناصح أمين والله نصيحتكارێکی بە ویژدانم بە سۆزم بۆت نوێژکردن هیچت لێ ناگرێ کاکە ڕۆژانە ڕۆی بۆ حەلوە بۆ لەندەن لە ئۆتۆبانەکە لادە دوور کات نوێژ نیوەڕۆ دوور کات عەسرکە کاکە کەی ڕێی لێت کردووە تۆ خۆت ئەتەوێ بڕۆی نەعەلکەیتە پات و خۆت بدزیتەوە لە تەیکەوەکە و لە دوکانەکە و لە غەزلەکە بە جزمەکەتەوە نوێژەکەت کە ئەڵا لێت وەرەگرێ. فەرقی ئێمە لەگەڵ فەرقی دینەکانی تر ئەوان یەک هەفتەیەکیان هەیە بۆ نوێژ یەک هەفتە یعنی گاورێک بەس سەندەی کۆ بێتەوە بۆ نوێژ کابرای جوولەکە ئیلا ئەبێت لە تەمپڵەکەی خۆیان نوێژکە ئێمە وانە وجعلت لي الأرض مسجدا وطهورا هەموو سەرزەوی بۆ تۆی مسلمان مزگەوتە ئیلا ئەجەلەکم الله پەرژینی قایم بێ لە ڕوودان سەر ئاو لەگەڵ حەمامە جائز نییە لەوێ نوێژ بکرێت ئەگەر نا سژنیش کرایت و تەعداش لێکرا لەوێشان نوێژکەی ئەڵڵا هەر لێت وەرەگرێت چکەم تۆ هەموو سەرزەوی بۆ تۆ بە نوێژە تۆ لەبان ئەو سەوزەگیایە پێت پیسە خۆت پێت پیسە لەبەرەوەی کابۆکەت پیس ئەبێ خۆ ئەڵڵا نەیوت و ئەوە پیسە لەبان ئەو جادەیە لە ناو سەنتەر لە هەر شوێنێکی مقەبایەک داخە و نوێژەکەی خۆت کە ئەڵڵا داوای ئەوەت لێکە کە لە کاتی خۆیان نوێژەکەی بۆ بکەیت